بەحسە و گفتوگۆ دەکەین لەگەڵ نوێنەری کۆمپانیاکان و هەروەها نوێنەرمان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی با بزانین هۆکاری گرفتەکەیان بۆچی دەگەڕێتەوە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بەشێک لەم کۆمپانیایانە بۆ ماوەی 2 ڕۆژ لە هەندێک شوێن زیاتر لە 2 ڕۆژمانیان گرتبوو کە بە هەزاران کرێکاریان هەیە کە ئەگەر بێت و لە ماوەیەکی کەمدا لە شەو ڕۆژێکدا ئەم کرێکارانە ئەم ژینگە پارێزانەمان بگرن خۆڵ و خاشاک بە دڵنیاییەوە شەقام و کۆڵانەکان دەچەنێ بۆیە ئەمە گرفتێکی سەرەکیە کە دەبێت بە زووترین کات حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان لێی بپرسنەوە بە ئاگا بێنەوە بەدەم داواکاریەکانیانەوە بێن کامە یەکەم جاریان نییە ئەم کۆمپانیایانەمان دەگرن داوای ماف و داواکاری خۆیان لەلایەنی حکوومەت دەکەن و هەروەها ژینگە پارێزانیش مافێکیان هەیە لای کۆمپانیاکان کە ئەویش دیارە موچەی ماگانەیانە کە دەبێت بۆیان دابین بکرێت لەسەرم بابەتە دیارە چەند میوانێکم هەیە کە لە چوار قڕنەوە بەڕێز کاسترۆ معروف ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەروەها لێرە بەڕێز کاک ئەبوو بەکر خواکەرم بەرپرسی ناوەند لە کۆمپانیای شاکار بۆ پاکردنەوەی خۆڵ و خاشاک و هەروەها بەڕێز ئاری بەکر سەرپەرشتیاری گشتی کۆمپانیای خالشینکی کە کەمێکی دیکە دێتە ناو بەرنامەکانمانەوە و هەروەها بەڕێز کاک ئاگرین محەممەد چالاکی بواری ژینگەی کاک بەکر بەخێر بێن بەخێر بێ کاک ئاگرین وەروەها سپاس بۆ میوانەکەشم کاک کاسترۆ کە لە چوار قڕنەوە میوانم دەبێت زۆر سپاس دەکەم. کاک بەکر سەرەتا دێمە لای جەنابەت ئەگەر مایکەکە بگریتە بەدەستەوە من دەمەوێت بزانم ئێوە داواکاری سەرەکیتان چییە؟ ئێمە وەکو کۆمپانیای پاکارەوە ناو شاری سلێمانی داواکاری ئێمە وەکو بۆ خۆمان و بۆ کارگوزارەکانمان ئەوەیە تەنها ئەو شایستەدارانەی کە بۆمان دیاری کراوە لە کاتی خۆیان پارەکانمان بۆ سەر بکرێ بۆی کە بتوانین کارگوزارەکانمان ماهانە موچەکانی خۆیان وەربگرن لە کار و فەرمانەکانی خۆیانە بەرداوام بن بۆ پاک و خاوێنی شارەکەمان ئەگەر بێت و ئێمە بتوانین شایستەدارەکانیان خۆمان وەرگرین و ماهانە موچەکانیان پێ بدەین لە کاتی خۆیان هەرگیز کارەکانمان دوان ناکەوێ و پاک و خاوێنی شارەکە پارێزین و بۆ پەڕی فەقر و شانازیەوە کار و فەرمانی خۆمان جێبەجێکەین. بەڵام ئێمە ئیزاوەکو کۆمپانیای شکار کە بەرپرسایەتی ناوەندی شاری سلێمانیمان لەسەر ئەستۆیە تاوان زوونەکەمان زوونێکی قەرەباڵغا خەڵکێکی زۆر بە تایبەتی بڵێن ئەوانەی کە هێن لە دەرەوەی شارەیەن بۆ ئێرە بۆ سیاحەت بۆ گەشتیاری دائیمان قەرەباڵغی زۆرمان لەسەر ئەمەی ساحەلێن ئەوە شەوە ئەوە دەوری حدودی سەعات 9 شەو ئەبینن قەرەباڵغی زۆر زۆر لێرە لە دەوری مزگەوتی گەورە و جادەی بێکەس و شەقامی بێکەسە هەیە حتمەن ئەمانە لە دوایی ئەمانە کە چۆڵە بێ پێویستی بە پاکردنەوەیەکی زۆر زۆر ڕێک و پێکەیە لەلایەن کارگوزارەکان و کۆمپانیای ئێمەوە ئەگەر هەڵنەسین بە کارەکانی خۆمان و زوو بۆ بەیانی شەقامەکان و کوچە کۆڵەکان پانەکەینەوە حتمەن خۆڵ و خاشاکێکی زۆر زۆر کۆبێتەوە لەم شەقام و جادانیە و شێوازی کارەکانمان و هەم شارەکە و هەم شەقامەکانیش شتێکی شێوازێکی ناشرین دەرەچێ و ژینکەشمان نعنایە ژینگەمان تێگا لە جێدەکە ژینگە بپارێزینی ژینگەمان تێکدا جایگەر ئێمە بینە سەبەبی ژینگەی شارەکەی خۆمان تێک بدەین کەوانە ئێمە چی ئەکەین کارەکانمان چییە ئەوەی کە ئێمە بەبەستی سەرەکیمانە لەم دانیشتەیە و لەم بێ چاپێکەوتەیە ئێمە وەکو کۆمپانیای شکار و کۆمپانەکانی کە شەرۆک و ئێمە مەعاناتی ئێمەیانەیە هەردوو کۆمپانیەکەیکە ئەمە کە تەندەرمان وەرگرتەوە تا ئیستاەوە ماوەی 4 مانگە تا ئیستا هیچ شایستێکی داراییمان بۆ ناتۆتەوە وەرنەگیراوە ئەمە یەک دوای ئەوە لە شوێنێکە و کۆمپانیای شکار ئێمە زوونی چۆمچەماڵ دوکانمان هەیە 21 شارەوانیمان هەیە لەوێ شکاری تیاکەین وەکو کۆمپانیای شکار تا ئیستا 5 مانگە 1 دینار لە حکومەت ئێمە وەرمان نەگرتووە کرێکارەکانی چەمچەماڵتان ژینگە پارێزانی چەمچەماڵ 5 مانگە موچیان وەرنەگرتووە 5 مانگە وەرنەگیرەوە بەڵام 3 مانگی لەسەر گیرفانی کۆمپانیا لەسەر گیرفانی خۆی پارەی بۆ قەرز کردوون باش شێوەیە بێ موچە دراوە بۆی کارەکان دوان نەکەوێ ناو شاری سلێمانیش هەمان مەبەست طبعا ئەوە شتێکی معلوم و ئاشکرای لای هەمووان خاوەن کۆمپانیایەک مەهماکان خاوەنی پارێکی زۆر بێ 2 مانگ 3 مانگ توانای هەیە چونکو پارەکە بە مەلایین دینارە نەک ئەوە بڵێ وەڵا شتێکی کەمەوە توانی دابینی کەی موچە 1 2 کەس 1 کەسە ئێمە بەس لە کۆمپانیای شکارە نزیکەی 1000 کارمەندمان هەیە 1000 کارمەند بە زوونی چەمچەماڵ و سلێمانیەوە ئەمە موچەکانیان شتێکی کەم نییە دەفعیکەین بۆ ئەمانە کرێکارێکی مانگانە ئەگەر بێت و موچەکەی نەدەیت کار ناکە کە کاری نەکرد ئیشەکە پەیچەکەوێت کە ئیشەکە پەیچی کەوت چێ زەرمەندە حتمەن شارەکە حتمەن خەڵکەکە 2 ڕۆژ کار نەکرا لە کۆلایەن کۆمپانیای هەرێم و کۆمپانیای شیشیەوە هەموو کوچە کۆڵەکانی سلێمانی پڕبوو لە خۆڵ و خاشاک و خەڵگاتە سەرخەت و ئەنواع و شکال مەزەرێکی ناشرین ئەگەر ئێمە ناوەندی شاری سلێمانی
تەنها یەک ڕۆژبی وەسێنین یەک ڕۆژبی وەسێنین معلومە بۆ هەموو دانیشتوانی شاری سلێمانی و هەموو کار بەتەسانی مەسئولینی سلێمانی ئەتوانم بڵێم خۆیان و بەسیارەکانەوە ڕێگا نابێ بە شەقامەکان نابڕۆن. ئەگەر ئێوە بایکۆتان کرد خراپە قۆمە لە سلێمانی ئەگەر ئێمە بایکۆت بکەین حتمما ینی ئەڵێن کاریسە ڕووەدا کاریزەکان ینی شتێکە نازانم بڵێم چی ینی ژینگە شێوانیەکە لە حەد بەدەرە ئێمە ئەم شەقامەی کە لەلێری دانیشتوین بەیانی ئەگەر هەموو ڕۆژە نەیشۆین بە تەنکەر و ئاو نەیشۆرین بڕوات بێ بۆگەنی هەیە بۆگەن ئەوە ئیسا دنیا فێنکە جارێ با هاوین بێت بزانە چی ئەبێ ئەنی ئەم عەشاماتە خەڵکە ئەڕاتویەت ئەم پاشەڕوانە بۆ چۆ ئەچێ چێ فڕی ئەدا و چێ کۆی ئەکاتەوە حتمما هاوڵاتیان فڕی ئەدەن ئێمەش کۆیەکەینەوە ئەگەر حەقی خۆمانمان نەدەنێ ئەی چێ بیکا کارەکان ئەنی بەرپرسان لەم شارەیە بەرپرسانی شارەوانی پارێزگار مەسئولینی گەورەی ئێرە کاربەتەزان ینی ئەبێ بێنە سەر خەت بە زووترین کات ئێمە نەمان وەسانەوە 4-5 ڕۆژە لە پێناوی ئەوەیە کە تەکلیفمان لێکراوە لەلایەن بەڕێز پارێزگارەوە لەلایەن جیاتی حیزبیەوە لەلایەن سەرۆکاتی شارەوانی سلێمانیەوە لەلایەن هاوڵاتیانی بەڕێزەوە کارەکانمان نەوەسانەوە بەڵام ئەگەر وا بێت ئەوە ئیسا بەیانی سیانسەی مانگەمە موچەمان وەرنەگرتەوە موچەمان نەداوە بە کارمەندەکانمان ئەی ئەم کارمەندە تا کەی بەردەوام بێ لە کارەکەیە حتمما بەیانیە گەینە سەر کارەکە تەمەشاگەین کارمەندەکانی چی نهاتون کارمەندەکان ئێمە تەمان لە وەردگاکەی عەربەتەوە یەن کە نەهات من بەچی کار بکەین بەچی ئەم شارە پاکەینەوە حتمما زۆر خاشاکەکە کۆ شارێکەکە و شێوێژێکی ناشرین و شتێکی جوان ناجوانە بۆ شارەکەمان ئێمەش حەزەکەین هەستین بۆ پەڕی فەقرەوە شارازێکین داوا لە بەرپرسانەکەین هەستن حەدەکە دێبە بۆ لە هەولێروانیە ئەوە پرسیارێکە کە دواهی لێتەکەم بۆچی تەنها سلێمانی گرتووەتەوە بەتەکیت کاگاگرین دێمە لای جەنابەت زۆر سپاس کاک بکرد کاگاگرین ئەمەی کێسە لە پشتەوە هەیە باشە ڕۆژێک کۆ نەکرێتەوە زیانی هەیە بۆمان لەوەی کە هێندێکم تەرخەمین لەوەی کە گوێ بە ژینگە پارێزان نادەین لەوەی کە مافەکانیان بۆ سەرف ناکەین بۆی کە ئەوانیش لە ئێمە دەپرسنەوە ئەرکێکیان لەسەر شانە پاکوخاوێن ڕاگررتنی شارە جوانی شار بە پاکوخاوێنیەوەیە سڵاوتان لێ بەسەڵات لە بینەرانی پێیامی عزیز لە ڕاستی ئێستا بواە ئەمە دانیشتنەوان بۆ ئەوە بواە بۆ زیادکردنی موچەی کارمەندی پاکەرەوە وای نەک بۆ ئێمە دانیشتینە 5 مانگ بێ کارمەندی پاکەرەوە پارەی نەگرتوێ یا چەندی ساڵەمە گرفتە هەیە یاری ئەم ساڵ نییە تەبعاً باوزانی ئێمە ئەگەر سێری ساڵانی پێشووترمان بکەین 2020 و 2019 هەتا کار گەیشتۆتە سەر ئەوەی کە مانیان گرتووە لە ئەوەی کە کارکەن ئەگەر ئێمە هەرێک لە لای خۆمانوانی ئەو هێلەکەی یا گزکێکە کارمەندی شارەوانی یا کارمەندی پاکەرەوە بەدەستیەوە گرێ لە جیاتی ئەوانە شقامەکان ڕابین تێگەن لە مەعاناتیوان بەبڕێ پارەی کەمیش ئەسڵ نییە هەتا من ئەمڕۆ لە پۆستی هیچما ئاماژەم بەوە کرد ئەبووە بەڕاستی دەهاتی ئەم شارە ئەسڵ عیبەیەکە عنی باس لەسەر و باشە بۆ موچەی کارمەندی ژینکە پارێزەکان نەدراوە ئەمەش عنی باز نییە لە چاو ئەو داهاتە بەرزەیە کارمەندی ژینکە پارێزیش بۆ جۆرە داوای پارەی خۆی بکە کە بڕە پارەی کەمە ئێستا وەکو پێم وتن ئەوە ئێستامە دانیشتنمان کردا بۆ زیادکردنی موچەی کارمەندی ژینگە پارێز نەک دانیشتینە باشە بۆ حکومەتی هەرێم وەلانی پەیوەندیدار موچەکانیان نادەنێ بەڕاستی ژینگە پارێز لە مەعاناتێکی زۆر سەختاژی هەر کار عنی ژینگە پارێز هەر کێشەی گرفتی موچەی نییە کێشەی نییە هۆشیاری ژینگەیە لە هەمووی گرنگترە ئێمە نییە کوردەواری قسێکی زۆر جوانی ئەڵە کرێکاری شەیتان یعنی ژینگە پارێز زۆر شتێکی مەزنەکە زۆر گەورەیە لە لای من وەکو خۆم باسەکەم باشە یعنی بووە بێ ئێمە ژینگە پارێزکە ئەرکەی خۆی نییە بۆ نمونە بەیانان هەڵەسێت ئێرە پاکاتە شوێ بۆی پیسەکرێتەوە بەیانی پاکێکاتە شوێ بۆی پیسەکرێتەوە کامایەتە پێوتێمە کرێکاری شەیتان ئەکرا بەڕاستی بۆ جۆرە نەبووە یعنی ئێمە خەمێکمان هەڵگرتووە ئەبوایە بەڕاستی لانی پەیوەندیدار لە پارێزگاری سلێمانی بەڕاست پارێزگاری سلێمانی یان حکومەتی ئێرە یان ئەندام پەرلەمانەکان یعنی گلەی بێ لیان بەڕاستی لە دانیشتەکانیان یعنی بەڕاستی نابینین بە جدی هەوڵێک بێنە سەر خەت باشە بۆ ژینگە پارێز لەو مەعاناتەیە بژی ئەمە پرسیارەکەی یعنی پێویستی بەچیە ئێرە خراوەکانی کۆمەڵگەی مەدەنی
هەموو ژینگە پارێزەوە هەموو ژینگە گرین ئەکرێ لەبەرەوەی کە ڕەنگە بەشێکی ئەم خلافە دوایی لەگەڵ میوانەکە ئەندامی ئەنجومەنەمە یەک لای یەکەمەوە مۆزوعی دوو ئیدارەیی بێ لە سلێمانی ئەکرێ ژینگە پارێزێکی داما و 250,000 350,000 مانگانەکەیەتی و ئەوەندە قازانجی هەیە بۆ پاکخواوی ڕاگررتنی شار سزا بدرێ. وڵای قوربانجان مۆزوعی دوو ئیداری ئەو بابەتە من ناتوانم قسەی لەسەر بکەمەوە بابەتێکی ترە بەڵام من بیرم بێ چووکە خۆم کارمەندێکی حکومەتم باشە ئەبوایە ئەو کاتێک کە گۆڕانکاری سیستمی موچە هاتە ئاراوانێ بیرێکیان لە ژینکە پارێز کردایەتەوانێ باشە من بەردەوام گلەی لەسەر ئەواکە بۆ ژینگە پارێزێک موچێکی کەمی هەبێ بە موچێکی کەم شەقامێک بماڵێ بۆچی ئەبێ ئەرکێکەکەی خۆی نەبێ پێویستپێرێ یعنی من تێناگەم بەڕاستی ئەم پاشە ڕۆی کە هەیە ئیشی ژینگە پارێزە یعنی ئەمە هەر کەسێک کە لە جیاتی ژینگە پارێز وایە بەڕاستی ینی بۆ جۆرە ژیانی ناگە بردەسەر بە بڕێ پارەی کەم وانە دانیشە شەقامێک لەم سەرتاوەسە بماڵێت و بانی بۆی پیسکرێتەوەێ بە زۆر و بەیجباری ژەبی شەکە بکات و یعنی 5 مانگیش لەو لاوە کە کاکا فەرمێ نیە موچەیان نەیرێت ئەوە بەردامە لەیش بەڕاستی ئەوە ئاسە ئەمە دانیشتینە لەسەرەوەی کە ژینکە پارێز بۆچی موچەکەی زیان ناکرێت. زۆر باشە کاگاگرین من دەچمە لای میوانەکەم کاک بکرد لەسەری زنجان لە چوارخۆڕنەوە بەڕێز کاسترۆ معروف ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. کاکاسترۆ زۆر سپاس بەوە دەرفەتە من دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئەمەی کە بەسەر سلێمانیە تەنها دێت لە هەولێر و دوهۆ کۆمپانیەکان هیچ کێشەیەکیان نییە ئەمە گرفتەکە دوو ئیدارەیە سزای ئابووری سلێمانیە دەدرێ هۆکار چیە بە سلێمانی بەرگەم سزای حکوومەت هێرێمی کوردستان کەوتووە و ئەم مافەی کە کۆمپانیەکانی هەیەی لای حکوومەت هێرێم جێبەجێ ناکرێت. کاک کاسترۆ ببوورە من دەمەوێت بزانم ئایا ئەمەی کە ئێستا لە سلێمانی دەگوزارێت ئەم هەموو جیاوازیە لە نێوان کۆمپانیەکانی سلێمانی و هەولێر و دهۆک دەکرێت تەنها بۆچی ئەم سزا ئابووریە بەسەر سلێمانی ئادراوە بۆچی کۆمپانیەکانی سلێمانی تەنها شایستە دارایەکانیان بۆ سەرف ناکرێت؟ پارێزگاری سلێمانی و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین و ئەنجومەنی پارێزگای سلێمانی و پەرلەمانتارە ئەزیزەکان و تەواوی چین و توێژەکانی کۆمەلگا بتوانن لەم بابەتە قسەیەکی تایبەتیان هەبێ. زۆر باشە کەواتە ئەمەی کە ئایا بۆچی وەزارەتەکان دەسەڵاتیان نییە بۆ نمونەمە پێوەستە بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوە پێوەستە بە وەزارەتی دارایی پێوەستە بە وەزارەتی شارەوانیە لە کاتێکا دەزانین وەزیری کاروباری کۆمەڵایەتی وەزیری دارایی توانن بڵێ مەمانە هیچ نەبێ خۆ لە دانیشتوی سلێمانین یا سەر بە سلێمانین بۆچی ناتوانن ئەم گرفتە چارەسەر بکەن؟ ئەوەی کە لەسەر ئێمە من وەکو ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەکو خۆم قسە دەکەم لەسەر ئەو بابەتە کە ئەوەیە من داوام لە ئەمڕۆ لە کۆبوونەوەی ژمارە ئەفتای ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ڕێگای سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە نووسراوم ئاڕاستەی بەڕێزان لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و وەزارەتی شارەوانی کردووە کە تیمێک بەڕاستی لیژنەیەکی لێکۆڵینەوە لەسەر پێنەدانی موچەی کرێکاران پێک بێنن بۆی بەدواداچوون بکەن لەوەی کە ئەوانە گرێبەستیان هەیە لەگەڵ کۆمپانیەکانی پاکەرەوەدا کە دەبینی بە بەرچاوی هەمومانەوە 3 مانگە و بەشێکیشیان 2 مانگ زیاترە موچەکانیان پێنادرێ و ئەمە لە سنووری ئیداری ڕاپەڕین و گەرمیان و سلێمانیشی گرتوتەوە بەڵام بەداخەوە تاوکەوە دەقەیە هیچ کەسێک خۆی بەخاوانی ئەم ئازیزانە نازانێت کە ئەمانە ڕۆڵیان زیاترە لە وەزارەتی تەندروستی دەتوانم بڵێم بەقەدەر وەزارەتی تەندروستی یعنی بەڕاستی ڕۆڵیان زیاترە لە پاراستنی ژیانی هەریەکەمان بۆیە ئەرکی سەرشانی هەموو لایەکە و ئەرکی سەرشانی پەرلەمانی کوردستانە و حکوومەتی هەرێمی کوردستانە ناکرێ ئەم شارانە بە بن خۆڵ و خاشاک کەوتون وەرە دەڤەری ڕاپەڕین وەرە شەقامەکانی
وەرە تەچیە وەرە چەمچەماڵ وەرە لە تەواوی شوێنەکاندا ئەوەی کە ئەو چینەی کە بەرگری لێ ناکرێت دیفاعی لێ ناکرێت کرێکارەکانی ئێمەن یعنی من خەریک شۆک دەبم بە بەرچاوی هەمومانەوە دەبینین کارمەدان و فەرمانبەران و تەواوی ئەوانە مانگانە موچەکانیان وەردەگرن یعنی چ منتیقێکی تێدا هاوڵاتیانی ئێمە یعنی بەرپرسانی ئێمە لەسەر ئەم چینە مافراوە یعنی نانەدەن ناکرێت کرێکارێک 285,000 دیناری پێبەڕەوە نەبینی لەگەڵ ئەوەدا کە جگەلەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان مافەکانیان نادا لەگەڵ ئەوەدا کۆمپانیەکانیش بەقەدەر ئەمان قەدر لە کرێکاران دەکەن بە نمونەی ئەوەی کە یەک خاڵی لە گرێبەستە ئەو گرێبەستەی کە لە نێوان کۆمپانیا و کرێکارەکان داکراوە بە هیچ شێوازێک لە بەرژەوەندی کرێکارەکاندا نییە بە بەرچاوی هەمومانەوە دەبینین کرێکار لە پشتی سارەکان بار دەکرێت بە شێوازێکی زۆر ناشارستانی ئەوەی کە لە هەمووی خەتەرترە ئەوەیە کە کۆمەلگای ئێمە پڕە لە ڕێکخرا و چالاکوانی مەدەنی و ڕۆژنامەنووس و ڕۆشنبیر و هێزی سیاسی و هەرچی بگری ناوێکی لە خۆناوە کوا سندیکای کرێکاران کوا ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کوا دادگای کار کوا داواکاری گشتی لەم وڵاتە یعنی ئەمە بەڕاستی سەیرە من شۆک بوومە یعنی هەشت ڕۆژەم کرێکارانە لە شەقا من داوای هیچ ناکەن داوای ئەوە دەکەن کە کارێکیان کردووە پارەکانیان پێ بدرێ ئەوانە داوای زەکات و سەرفترە ناکەن یعنی لە بەشێک لە ڕاگەیاندەکاندا هەمبینی کرێکاری هەژاری وای تێدا ناچارە 250 دەربێنێ بپارێتەوە بڵێ پارەم پێ نییە یعنی ئەمە بەڕاستی ئەوەی کە بەرپرسارەتێکی لە ئەستۆدا بێت لەم وڵاتە ئەمانە ئەگەر هەر چین و توێژێکی تر بێ دەکرێت ئەوان خۆیان بەرگری لە خۆیان بکەن بەڵام ئەرچی ئێمەیە پشتیوانی لە کرێکارەکان بکەین ئەرکی هەر هەمووانە ئەوە چەند ڕۆژێکم بازاڕە و کۆڵانەکانمان خاوێن ناکرێتەوە هەموو خەڵک یعنی دەڵێ شار نەماوە یعنی هیچ جوانێکی تیان نەماوە ئەمە دەکرێت ئەوە گەورەیەکی زۆرە بۆ هەر هەمومان بۆ تەواوی هێز و لادە سیاسەکان دوور لە موسایدات دوور لە کۆمەڵک شت کە کرێکارەکان بۆ کۆمەڵک شتە بەکاربهێنرێن کرێکارەکان دەبێت ڕێزیان لێ بگیرێ ئەمانە ژینگە پارێزن لە هەموو دنیا موچەی کرێکاری ژینگە پارێز زیاترە لە هەموو موچەکانی تر بەڵام لە کوردستانەکەی من کرێکارەکە چەند ڕۆژە بە شێوازێکی مەدەنیانە لە شەقامە داوای مافێکی سەرەتایی خۆی دەکە یعنی مافەکەی پێبەڕەوە نابینن جلوبەرگێکی پێبەڕەوە نابینن کاتی زیاتر کاری پێ دەکەن هەڕەشەی لێ دەکەن یعنی لە هەموو شێوازەکان ئەم کرێکارە چەوسێنراوەتەوە یعنی وای لێ هاتووە باشە ئەگە کاتژمێرێک نەچێتە سەر کارەکەی چەند موچەی لێ دەجێڕنەوە یعنی چۆن ئیجرئاتی بە هەموو شێوازەکان ئیجرئات لەگەڵ کرێکار کراوە یعنی ئەوەی کە لەو وڵاتە عیساوی بۆ نەکرێ هێزی کارە کە ئەوانەی کە بەڕاستی یعنی ئەمە کە ئەمڕۆ بۆ من وەکو ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە بە ئەرکی سەرشاری خۆم بزانیوە بە جلێکی ئەنجومەنی با جلێکی کرێکاریەوە کە ئەمە جلێکە کە ئەسڵی بەرپرسیارەتی ئەوەیە کە هەمومان ئەم جلە لە بەرکەین کە جلی خزمەتکارە یعنی جلێکە هەمومان دەبێت شانازی پێوە بکەین یعنی هەز دەکەم لە کۆمەڵێک شوێن بە شێوازی تر یعنی ئەم بابەتانە لێک دەدرێتەوە بۆیە جوانترین هەڵوێست جوانترین وەفا ئەگە بۆ هەموو چوونی توێژەکان بۆ مامۆسایانی ئاینی بەڕێز بۆ تەواوی هێز و لایەنە سیاسیەکان بۆ زانکۆکانمان بۆ ڕۆشنبیرەکانمان بۆ تەواوی چین توێژەکان بەڕاستی دۆخی کرێکارانمان لە دۆخێکی خراپدان زەلورە هەڵوێستێکی مەیدانی مەدەنیانان هەبێت لەسەر ئەم بەڕێزانە بەڕاستی ناکرێت ناو شاری ڕانیە چەمچەماڵ تەکیە قەڵاتزێ ڕاپەڕین بەگشتی ئەگەر وابێ دەبێت چاوەڕێ ئەو بکەین کە هەر موچەکانیان پێ نەدرێ بەڕاستی دەبێت دوکاندارەکان بۆ وەکو ڕێزێک من پێشنیار دەکەم ئەگە بۆ کاتژمێریشی بێ دوکانەکانیان داخن بۆی بتوانین ئێمە پشتیوانیان بین یعنی بەڕاستی زۆر باشە کاکاسترۆ ئەمریکا دەکرێت کاکاسترۆ ئەمەی کە دەکرێت سزای کرێکارە یاخۆت سزای سلێمانیە دەدرێت یاخۆ سزای ئەوەی سلێمانیە سزای سلێمانیە سزای کۆمپانیە سزای کرێکارە ئەو بابەتە کە دەکرێت ئەو لایەنانی کە پێکەنێری حکوومەتی هەرێمی کوردستانن بە تایبەتی ئەو بەڕێزانی کە لایەنی جێبەجێکارن ئێمە کاری من وەکو ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی چاودێریکردن و بەدواداچوونە ئەوەی کە لەسەر بنە وەکو ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەم بابەتەم گەیاندووە دەکرێت هەچ کەسێ خۆی بە خاوەنی ئەم زۆنە دەزانێت و حکوومەتی هەرێمی کوردستان کە کوردستان بە خۆی دەزانێت ناکرێت هیچ جیاوازێک بکرێت لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر و پێویستە لاانە پەیوەندیدارەکانی
سنووری پارێزگای سلێمانی هەر لە بەڕێز پارێزگاری سلێمانی و لە پسراوی ئیدارەی ڕاپەڕین و ئیدارەی گەرمیان بەڕاستی بە جدی بەسەر ئەم بابەتە بێنەخەت و ئەندام پەرلەمانەکانی سنووری پارێزگای سلێمانی دەبێ ڕۆڵی باشتریان هەبێ و ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی تەواو چین و توێژەکان بەڕاستی لەسەر ئەم بابەتە نابێ بێدەنگی هەڵبژێر. زۆر باشە کاکاسترۆ باس لەوە دەکرێت پاساوی ئەمە ئەوەیە کە دەبێت 153 داهاتی ئەو ناوچەیە بۆ بابەتە خەدەمیەکان سەر بکرێت 147 بۆ نمونە پارێزگاکان داهاتیان بگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی. ئایا ئەمە تا چەندە پاساوە لەوەی کە دەوترێت لەبەرەوەی کە سلێمانی داهاتی ناگەڕێنێتەوە حکوومەت ناگەڕێنێتەوە خەزیانەی گشتی لەبەرەمەیە کە ئێستا ئەم مافەی شایستە دارایی کۆمپانیا خەدەمیەکان حکوومەت هێرێم سەرفی ناکات. ئەوە قسەی هەموو لایەکە بەداخەوە بەڵام ئەوەی کە من دێڵێم نابێ بابەتی کرێکاران تێکەڵاوی بە هیچ بابەتێکی ململانی سیاسی بکرێت لەبەرەوەی موچەی کرێکاران ئەوەندە زۆر نییە موچەی ئەندامێکی پەرلەمان و ئەندامێکی ئەنجومەن و وەزیرێک و سەرۆکاتەکان نییە کە موچەیەکی ئەوەندە زۆر بێ موچەیەکی کەمە نابێ بە هیچ شێوازێک تێکەڵاوی هیچ ململانەیەکی سیاسی بکرێت لە کوردستاندا و دەکرێت هەچ کۆمپانیا کە لە من بپرسی من بە هیچ شێوازێک لەگەڵ ئەوەدا نەبووم کە لەگەڵ ئەوە دانیم کە کرێکارانی ئێمە بدرێنە دەستکەرتی تایبەت بەڵام لە کاتێکدا کە کرێکارانی ئێمە دەدرێنە دەستکەرتی تایبەت و کاریان پێ دەکرێت ئەو کۆمپانیایی کە کرێکارەکان کاری بۆ دەکەن دەبێت پارەی هەبێ کە ماگانە بیدات بە ئەم کرێکارە ئازیزانە بۆ خۆی بە شێوازەکانی تر چۆن لە حکوومەتی هەرێمی کوردستانی وەردەگرێت ئەوە پەیوەندی بە خۆیەتی لەبەر ئەوە دەبێت موچەی کرێکار بەڕوونی لە گرێبەسەکەندا ئاماژەی پێ بکرێت و بابەتێکی تر کە زۆر گرنگە کە هەموو مانگی کرێکاری ئێمە 50,000 دیناری لێ دەجێڕدرێتەوە کە بە ناوی زەمان بەڵام کرێکارانی ئێمە تاوەکو ئێستا دڵنیانین لەوەی کە زەمان کراون یاخود زەمان نەکراون و بەشێکیشیان بە دڵنیاییەوە دەڵێن زەمان نەکراون و تەنها پارەکانیان لێ دەجێڕدرێتەوە و تاوەکو ئێستا بە هیچ شێوازێک کرێکاری ئێمە ئاگادار نیە چونکە نوستەیەک لە گرێبەسەکەی لەبەردەستی دانیە تاوەکو بزانێ ئەرکوما دەزانێت زۆرترین ئەرکی لەسەر جێبەجێکراوە بەڵام نازانێت ئەو مافانەی چینکە لە گرێبەستەکەدا ئاماژەی پێکراوە بابەتێکی تر کە ئەوەیە یعنی کرێکاران جیاوازیان پێ دەکرێت ناکرێت ئەمە لە سنووری پارێزگای سلێمانی لە نێوان پارێزگای سلێمانی ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین بە سێ شێواز موچەی کرێکار بدرێت لەلایەک موچەیەک بێ 450,000 بێ لەلایەکی 305,000 بێ لەلایەکی ترەوە 285,000 بێ لەلایەکی ترەوە خۆراک بە کرێکار دەدرێت لەلایەک خۆراکی پێ نادرێت لەلایەک دەیبینی کرێکارەکان بە سارێکی شایستە لە ژێر فشار و بێنەوە بەرە دەگوازرێنەوە بەڵام بە شێوازێکی تر کۆمپانیاکان دەبینی ئەم بابەتە لە پشتی سارەکان کرێکارەکان بار دەکەن بۆ ڕێگا دوورانە داهەنگوازنەوە بە سەرما و گەرمە بۆیە ئەم بابەتە ئەم گرێبەسانە پێویستە ڕوون بن و بۆ خەڵک و بۆ دام و دەستگاکان و بۆ کرێکاران ڕوون بن ئەم گرێبەستە هەموو ناڕوونیشی تێدا کراوە لە پێناو ئەوەی کە هیچ مافێک بە کرێکار نەدرێ و خەڵکێکی زۆر سوودمەند بۆ لەسەر باخەڵی کرێکارەکان کە هاوکاری دەکرێت و بنزینی سارەکانیان بۆ تێدەکرێت و ساران پێ دەدرێت زۆر باشە کاکاسترۆ من ئێمە داوای دیژنەی لە کۆڵینەوەمان لەو بابەتە کردووە دەمەوێت دوایین پرسیار بکەم ئایا حزبی دەسەڵات توانای چارەسەرکردنی ئەمەی هەیە بۆ نمونونەکە ئەمڕۆ بەڕێز پاڤڵ تاڵەبانی لەگەڵ کۆمپانیەکانە کۆبووەتەوە بۆی کەم گرفتیان بۆ چارەسەر بکات بەڵام بەپێی زانیاریەکان تا ئێستا چارەسەر نەکراوە توانای هەیە ئەمە چارەسەر بکات؟ ئەوەی من دێ هەچ کەسێک کە بتوانێت ئەم کارە چارەسەر کە بەڵام چارەسەرکردنێکی ڕیشەیی بێت تەنها بوو ئەم مانگە نەبێت چونکە ئەمە کرێکاران سێ مانگە موچیان پێ نەدراوە هەچ کەسێک ئەم کارە بکە ئێمە دەستخۆشی لێ دەکەین و پێشمان باشە بابەتی کرێکاران لە چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بابەتە بە یاسا ڕێک بخرێ و هەموو دام و دەستگاکان بۆی کرێکارێک بزانێت کە سەر بە بەڕێوەبەراتی شارەوانەکانە سەر بە شارەوانەکەی خۆیەتی سەر بە دەڤەرەکەی خۆیەتی ئەم بابەتە شێواسێکی موئەسەساتی وەرگرێ پێم وایە کاریگەریکی زیاتری دەبێت و دووبارەشی دەکەمەوە هەچ کەسێک کە ئەو بەڕێزەی کە باڤێڵشکە ناوت هێناوە بتوانێت ئیشی کرێکاران بە ڕیشەیی چارەسەر بکە تەنها بۆ ئەومانگە نەبێ من وەکو ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەستخۆشی لێ دەکەم ومێد دەکەم بە ڕێزیشان لیژنەیەکی لێکۆڵینەوە پێک بێنن بۆی بتوانن مافەکانی کرێکاران بە تەواوەتی بژێڕنەوە بۆی ئەو کرێکارانەی ئێمە دووبارە سێواری دەکەمەوە کە هاتوونە شەشقام دەڵێن ئێمە کارمان کردووە و داوای مافەکانی خۆمان دەکەین داوای هیچ شتێک ناکەین کە خەڵک زگی بە ئێمە بسووتێ چونکە ئێمە وا فێرکراوین کە منداڵەکانمان بارەقەی نەچوانی خۆمان بژێنین داوا دەکەین بەرهەمی هێز و بازوی خۆمان دەستکەوێتەوە. زۆر باش زۆر باشە کاکە ئەسترۆ زۆر سپاس دەکەم سپاس لەوەی کاتی خۆت بێمە بەخشی لە چوارقڕنەوە لەگەڵماناوی زۆر سپاس
کاک بەکردێمەوە لای جەنابەت بابزانم مافی ئەم کرێکارانە تا چەندە لای ئێوە پارێزراوە مافیان لای ئێمە بەرزەت مافەکانی کرێکارانی ئێمەوە ژینکە پارێزان تەمان بە تایبەتی وڵاتەن لەگەڵێکە شۆفێرەکانی شەر جوزێکە لە ژینکە پارێزەکان مافەکانە لای ئێمە پارێزراون وەکو زمانی اجتماعیان احتیاجی بۆ دەین زمانی خۆیان نێمانمانە هەموو شێشیان هەیە کاتی نان خواردیان هەیە کەمپمان هەیە شوێنی حیوانەوەی و کرێکارانەی کە لە شوێنە شارە دوورەکانەوە هاتون بۆ لامان بە تایبەتی لە مووسڵەوە کرێکارەکەمان لەزیاد کرێکاری مووسڵن ئەوانە لە ناو کەمپی سەرەکی خۆمان شوێنی حیوانەوەیان هەوێ خواردیان هەیە ژەما خواردیان هەیە هەموو مافەکان پارێزراوە باس دەوە دەکرێت جیاوازی لە نێوان کرێکارە ئاکرێت جیاوازی لەگەڵ کرێکارە من بە حکمەوەی کەوا خۆم سەرپەرشتیاری گشتی ناوەندی شارم فەرق لە کرێکار ناکرێت بینی لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تریش ناکرێت لە ناوچەیە بە ناوچایی کە بەپی کارەکان بەڵام بەپێ موچەکان عینەن موچەیە هیچ فەرقێک نییە بەڵام کارەکان فەرقەکە سا لە ناوەندی بازارە ئەرکەکان قورسترە وەکو کاکەی بەڕێزە میوانە بەڕێزە فەرمووی لە دەرەوەی شار حتا لە ناو شاری سلێمانی شەبا بڵێن لە دوو کوپانەکەی کەیە پاکردنەوەی کوچۆ کۆڵانەکانە تەنە بەیانی سیارەکە چێت خۆڵوخەژاکی ماڵی جرا بە هەڵەگرێت و تاسمێنێ بەیانی نێتەوە بەڵام ئێمە وەکو ناوەندی بازار هەموو دەقەیە ئەو کاربەندە دەستی لەم جادەیە بەدەست بە گسێک بە خاتەناس هەر هەڵێگرێتەوە خەڵک فرێدا لەگەر ڕێزماتە ئاسی ڕۆشنبیری خەڵکەکەش ئەو نە جوان و پاک نییە بۆ نمونە چایەکە خواتەوە چایەکی سەفەری ئیسا باوە لە ترسی نەخۆشی کرۆناکرێت خەڵکەکە چای سەفەریە خوا سەفەرەکە نایە لای چاخانەکە کاوەتێ چاکەی خوا پەرداخەکە بەدەستەوە بێت بەجادەکەی ئەڕا بە پیاسە بە پێکەنین لەشوێ تەواو بوو پەرداخەکەی فرێدا و ئەڕا جاری وایە قەناعەتان بێ پەرداخەکە بەس ژیانی کارمەندەکەشمانەکەوێت جاری وایە من بەرخۆم کردەوە مەسەلا من خۆم لێم پرسیوە کاکە بۆ ئاکەی ئەڵێ دای ئەوە ئیشتان چییە یعنی ئەمنە کارمەندی ئێمە حەقخوراوە لەلایەن هاوڵاتیانەوە بە تایبەتی دوکاندارە بەڕێزەکان ئەتوانم بڵێم سەی هەفتە و پێنجیان بە هیچ شێوەیەک هاوکاری کارمەندەکانی ئێمە کومپانیای پاکەرەوەکان ناکەن ئەمە وەکو خەڵک مافیا ناخوا بەڵام ئێمە کۆمپانیا مافیا ناخۆین بەڵام کە موچەش نەدێ و شایسێ دارەکان نەدێ بە کۆمپانیا شت دەسەڵاتی زۆر باش کاگاگرین دەکرێت شەو تا بەیانی یا بەیانی تا ئێوارە کەسێک کە دێمەوە لات بەسەر چاوکار بەکریژان بۆ نمونە لەنا ئەم حاویانەیە خەریکی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکی شارەکانن کۆڵانەکاننەوەی کە ئێمە فڕێە دەنیتر لە پاشماوەی مرۆڤە باشە دەکرێت بە 350,000 و 270,000 و لەم قەیران و لەم سەختی ژیانەدا مرۆڤێک خۆی و ژن و مناڵی پێ بەڕێوە ببا بەڵام لە هەمان کاتا 4 مانگە موچەی تۆ نەدەیتێ لەدڵ نایەوە وەکو پێم دەن کاک جەراجان یعنی ژینگە پارێز لە دوو چینەوانێ یعنی ئەگە حسابی فەرمانبەری بۆکەینەوە وەکو فەرمانبەر کاتێک کە سەمان بەرامبەرەکرێت بەس تەنە موچەمان نەخورێ بەڵام کارمەندی ژینگە پارێز وان نییە لە دوو لاوە زوڵمی لێگرێت یەکێکیان لانی مادێکێتی کە حکومەت نایە یان لانی پەیوەندیدار یا بەڕێزان پارێزگار سلێمانی یان کەسێکی تر شایستەدارەکانی بۆ خەرج ناکات لایەنێکی تریش نییە خەڵکە ڕۆشنبیری خەڵکە و هۆشیاری خەڵکە بۆ نمونە دوکاندارێکی بەڕێز یا هەچ کەسێکی ترە یعنی هەست ناکە بۆ نمونە ئەم ژینگەیە کەسێکی بەڕێز هەڵاسێ پاچێکاتەوە بۆکو بینەوە تا خاشەکە بەکە بەردەمی بەردەم دوکارگەی گرتووە ئەو باشی بۆەوە نییە بۆ نمونە یاساک نییە من داوا جیبانی پارێزگای سلێمانیەکەم یعنی بەڕاستی لەسەر هیچ شتێ بەدەنگێن پێویستەکە لەسەرم بابەتە بەدەنگێن یعنی بۆ بێ دوکاندارێکی بەڕێز یان خاوەن فرۆشیارێکی بەڕێز لە دوای ئیشەکەی شتەکە فڕاتە سەرجادەکە باشە بۆ هەڵ نەسێت شتێک بە خۆی دابنێت ئەم بابەتی پاشماوەی ژینگەیە بخاتە علاگەکە وانێ دوای لەگەڵ سیافرەی بە باشە بووە یعنی ئێماز بە بەرپرسیاتی نەکەین یعنی ئیلا بێ یاساکمان بۆ دەرچێک کۆتوبانمان کرێت و یعنی بە زۆری زۆرداری وەکو بابەتی کوتانەکەی کۆڤید-19 بۆ نمونە بە زۆر بمان کوتونی جاو کاتە ئێمە یعنی پابەند دەبین یعنی زۆر خۆشە ئێمە زۆربەی لە گروپی ژینگە دۆسیە بە خۆشحاڵی زۆربەی کار ڕێنمایین یعنی بۆ ئێمە قەدریم ژینگەی نەزانی کاتێک کە یاساکیش بوونی ئێمە خۆمان هەیە
ئێمە خۆمانی باشە ئێمە کۆمەڵی یاسا بنەمای جوانمانێ دەسوەر قورآنەکانمانێ بۆ ڕێز لە یەکتریە نەگرین باشە ئەم ژینگە پارێزە مرۆڤە باشە ئەگەر هیچ نییە باشە 4 مانگ هەر لایەن ئینسانەکە وەرگین 4 مانگ بەبێ پارە هاتۆ جادەکە و گۆڵانەکە بەمە پاکاتەوە دەبا ئێمەش ئەوەنە گرنگی پێبین کە ئەمە لێرەیە جادەبانمان پاکاتەوەوانێ قەدری بزانین باشە چۆن خۆمان بخێنە شوێنی ئەو ژینگە پارێزەیە لەو هەستەی تێ بگەین باشە کە تەمەنیان هەیە بەشێکی زۆریان بەتابێت یا گەنجێک کە دەرچووی زانکۆیە ئێستا تەعین نەبووە ئێمە بە ئاسانی خۆڵ و خاشاکە فڕێدەین چۆن لە هەستی ئەم ژینگە پارێزە تێ بگەین کە لە بەرچاوی خەڵکەوە دەبێت پاشماوەی مرۆڤەکان و دوکانەکان و بازار و ماڵەکان کۆ بکاتەوە بابەتێکی زۆر جوان و ژان کاک جەلاجان یعنی بابەتی سۆشیال میدیا و کەناڵەکانی ڕێگاندن ئەبێ دەورەی سەرەکی ببین لە بابەتانە ئێمە توانین نییە بردێکی ژینگەی دروستکەین بۆ نمونە هەریەکە و لە لای خۆیەوە بەشدار بێ وەشیاری ژینگەی بڵاوکەینەوەی وەشیاری ژینگەی تەنیا بە گروپی ژینگە دۆسی یا کۆناڵەکانی ڕاگەاندنەوە پێک نایە ئەبێ ئەم خەڵکە وا تێبگەینی کە بەڕاستی ژینگە پارێز ئەرکێ تەنیا پاکردوی شقام نییە ئەگەر ئێمە دانیشە پاکیکەینەوە ئەوان پاکیکەنەوەوان ئێمە پیسیکەینەوەوانێ ئەکە یاساکیش بوونیر بێ کاتیشمان نەکرد بێ هیچ من ئێستا دووبارەیەکەوە داوا لە ئەنجومەنی پارێزگاری سلێمانیەکە بەڕاست پارێزگاری سلێمانی بەتەنگ ئەم بابەتەوە وەرن یعنی ناکرێ ژینگە دۆست یەکیان ژینگە پارێزێکی بەڕێز ئەمە کاری بێ هەرچەند ئەمە کاری ئەمیش نییە ینی ڕۆژتارە گستێکی بەدەستەوە بێ خەر ئەم ناوە پاکاتوانێ دەردا پیسیکەنەوەن ئەمە شایسە دارەکانی ژوازیێ بێن ئەوکو پێم وتن بووە بەڕاستیم دانیشتنە لەسەر زیادکردنی موچەی کارمەندی ژینگە پارێز و ژینگە دۆستەکان بکرا نەک لەسەرەوەی باشە بۆ 5 مانگە بێ موچەیان وەرنەبێ کاکە خۆ بەهەوا ناڕن بەڕێوە ئەمانە ژیانە نێ بە 300 زاریش ژیان نەڕۆ بەڕێ بەڕاستی ژیان سەختە ئەگەر یەکە و خاوەنی مەسیلاتی ژیانی خۆی بێ تێگا علی بەڕاستی 300,000 پارە نییە لە ئەسڵا جەسەر ڕای ئەوەشنی ئەرچێکی قورسی گیراوە بەسەرە لەم ساری شەقاب تا ئەو سری شەقاب نییە پاکێکاتەوانی ئەگەر ساعتی ئاوەکەی نەبەستێ پێوەری ئاوەکەی نەبەستێ 50,000 غرامەیەکەن لایەکی معاشەکەی ئەبەر ڕەحمەتی کاک بەکر من دەمەوێت هەمان پرسیار لە جەنابەت بکەم چکە تۆ زیاتر لە ناو ژینگە پارێزەکانی وانە من دەمێ بزانم ئەوانە کێن خەریکی پاکردنەوەی شارن ئێمە شەوە خەوین بەیانێ لە سینۆ سەر شەقامەکان پاکن حاوەکەی بەردرگەمان بەتاڵ بووەتەوە من دەمێ بزانم ئەمانە کێن هیچ نەبێ با لێرەوە مەسەجێک بدەین بە لایەنە پەیوەندیدارەکان لەوەی بزانن کە ئەمانە چەند مرۆڤانێکن لەوەی کە وا دەکەن ئێمە بە تەروتەمیزی دەرکەوین شارەکەمان بە جوانی دەرکەوێت ئەوەی کەوەسن بە پاکردنەوەی ئەم ژینگەیە و ئەم خۆڵ و خۆشاکە کە هەڵەکردنەوە بە شەو بە ڕۆژ هەر ئەو مرۆڤانن کە ئێمە وەکو ئێمەمانانن تیامانایە ئیسا ژینگە پارێزمانەیە تەلەبەی شەشی حدادەیە لە زانکۆ دەوامەکە بە ڕۆژ لە ڕووی نایە شەوێت کارەکە شەو کارەکە ئێمە سێ وەجبە کارەکەی لەم ناوەندی شارەیە وەجبەیەکمان لە شەشی بەهی دەستەکەین بەکارکردن بۆ 12 نیوەڕۆ لە 12 نیوەڕۆ وەجبەیەکمان دەست پێکاتەوە بۆ 4 ئێوارە لە 6 ئێوارەوە دەست پێکاتەوە بۆ 11 شەو 12 شەو خۆتان ئیسارە بەرچاوانەوە کارمەندەکانە مویشەکە یعنی بە هەموو شێوێک ئەوانیش هەر مرۆڤن هەر کوڕی ئەم وڵاتەن هەست کەسوکاری خۆمانن دەرچووی زانکۆیان تایە دەرچووی زانکۆشیان تایە لە ئامادەیەکانیان تایە لە مەحەدەکانیان تایە تایەتی تەخەرروجی کردووە بە تەمەن لە ڕووی ئەوەی کە تەمەنیان نەبێت تیامانەیە زۆر بە تەمەنە یعنی کە ئینسان ئەیبینێ ئەسڵەن من شخصی خۆم کە بەرپرسیم شەرمی لێکەم پێی بڵێم بچوە ئەو عەلاقەی هەڵگرە بە مام و باوکی خۆم حسابیەکەم ئەم لە تەمەنی هەیە لە ناوچاری ئاهاتووە وەکو بەڕێز فەرموویت بۆ 350,000 دینار ئەوەکە ئایا گەر بە 4 مانگ و 2 مانگ و 3 مانگ موچەکەشی نەیدەیتێ ئەی چی بکە شێ دەستپان کاتەوە واتە حکومەت موچەی ئەمانەی بڕیوە بەڵێ حکومەت موچەی ئەمانەی بڕیوە حتمەن ئەی چی بکە ئەم کار بەسەسمانە کاتوە بەم ئیشەش ڕازیە ئەی چی بکە ئەی ماڵەکان پاکرێتەوانێ ئێمە سێوەز بەس دەرەکەین دە 4 بەیانەوە سیارەکانمان دەرەچن بۆ ئەو شوێنەی کە لەسەر شانی خۆمانە پاکەکرێتەوە وەجبەی ناو شارمان 6 بەیانی هێت تا 4 ئێوارە ئەمنی 6 ئێوارە 2 ساعتی ساعت دەکەنەوە دەرەچنەوانێ بۆ 12 شەو 11 شەو ئەم شارە پاکرێتەوانێ وەکو بەڕێز فەرمی ئەوە کابراەکە لە ئەفرۆشێت تەنها بۆی هەیە یەک دوکانی هەیە ئەوە بەرامبەرمانە و ئەبینن جەنابتان بزانە چەند کورسی مێزی بڵاوکردەوە تا نیوەی جادەکەشی گرتووە کە کۆ ئەبێتەوە پارەکەی تەنها سەفەکای خەدە جیفانێ و ئەڕوا کورسەکانی کۆکاتەوە بۆی نەشکێ سپێنێ بەکاری بێنێتەوە هێتر هەمووی بەجێڕێ بۆ مژینگە پارێزە بە سزمانە بەیانیەوە جوان تەروتەمیز گستراوەوانێ بەیانی حەزەکەم جەنابتان ئەگەر بە عەزیەتی نەزانن لە ساعت 6 بەیانیە پێش 6 بەیانی وەرن یەک
تەسویری ئەم شەقامە بکەن بزانە چ کاریسەیەەکە کابرا کەبا بەفرۆشی و دووکەڵەکەیەتی مقەڵەکەی قڵبکاتەوە ئەڕاتەوە ئەو لێ نۆکاوەکەی ئەڕێژێ ئەو لێ شێرمەکەی ئەڕێژێ هەرێکی بە شێوەیەکەی بینن کابرا هەڕاجەکە چی بۆ فرۆشرا و علاگەکەی فڕێدا دەسەر جادە چەنا حەوێمانێن لە لەم شەقامەیە دابەشمان کرد حەوەکانی جان هەموو شکال هەموو لام برد ئەلێ ژێگەی منە جێەکەمە لێگرتووە وەکو شەقامەکەی کڕی بێ ئایا ئەمە کەس دەم شارەی ئێمە ئەمە هەیە بۆ چارەسەر ناکرێت باشە ئێوە پابند نەبوون بە پێدانی باج و ڕسوماتەوە لەوەی کە شایستە داراییەکانتان پێنادەن یاخۆچی ناخۆربانجار ئێمە ئەگەر مایکەکە نزیک بخەیتەوە زۆر باشەم و پەیمەنداری ئاگادارە ئێمە کە موزەی شارستانەی ماگانە کە بۆمان نەکەن بە کاش بە نەقد پارەی زەمان ئەدەین کاروباری کۆمەڵەتی کرێکارەکەمان زەری بەش ئەدەین ئەمە هەر بە نەقد نەک بە چەکی مسەڵتان چەکی مسەڵتەکەیشمان لێوە ناگرن اینجا ئیزافەتەن کێشێکی زۆر گەورەترمان لێ کە سەسەری کردە سەر شایستە دارایەکانمان بە موچەی کرێکارەکەمان هەم لە بانقیشە سەی چلی ئینەکەمان لێگرێتەوە تەمینات معنایەوە کۆمپانیا چی بۆ مایەوە ئایا بەشی چی بکە ئەو پارەی کە وەریەگرێت ماگانە بەشی چی بکە سەدی چلی لێ تەمینات لێگر بێتەوە لێشۆ زەریبە و بەشی کاروباری کۆمەڵایەتی کرێکارانیشی لێبە ئەی چی باوە موچە چی باوە مەساڵیر ئەم هەموو ئالیات و مەساڵینی کۆمپانیا بە چێ بەڕێ لەبەرەوە ئەمی شەوان نابێت ئەبێ بەرپرسان بە زووترین کات بێنە سەر خەت بۆ شاری سلێمانی شاری سلێمانی یەکێک لەو شارە جوان و ڕێک و پیک و پاکانە لە کاتی ڕێژەمی باسی گۆڕ بە گۆڕیشە کاتی خۆی سلێمانی پاکترین پارێزگا بۆ لە عێراقا جوانترین پارێزگا بۆ لە عێراقا ئیسەش ئەوەتا ببوون بە قسەی گەشتیارەکان کێنە لە هیچ شوێنێک لە کوردستانیشە بە سلێمانی خۆش و پاکریە زۆر باشە دێمەوەلات کاگاگرین میوانەکەم کەسرۆ شتێکی جوانی ورژان وتی ئەم ژینگە پارێزانە لە وەزارەتی تەندروستی هیچیان کەمتر نییە لە ڕووی پاراستنی مرۆڤ و لە ڕووی پاراستن و پاکخێن ڕاگرتنەوە من دەمەوێت کۆمنتی ئێوە وەکو ژینگە پارێزێک بزانم کاکراگەن وڵای ڕاستیەکو پێمتن ژینگە پارێزیش هەرۆکو ئێم بێ هیچ فەرقێکی نییە یعنی ئەگەر میلاکی ئەگەر بە میلاک بێ هەر فەرمان بەرە ئەگەر بەوەی مرۆڤ بێ بەڕاستی مرۆڤ لە ڕووی بە سوودیشەوە تەنانەت لە ڕووی دەسووریشەوە ینی بەڕاستیە بە حساوی مرۆڤی بەوەکەین یعنی من هەم کاتێ هێن بەر چای خۆم ئەگەر من لە جیاتی ژینگە پارێزەکان بوومە بەڕاستی پێم خۆش بوو بۆ جۆرە بژیم بۆ جۆرە ئاشەخان پاکەمانێ هەرچەند من ماوەکیش نییە ژینگە پارێزم یعنی ئەمە عیبیتیان نییە بۆم معاناتم چەشتووە ینی من خۆم خەم کاتێ بەر قاپی ژینگە پارێز ئەگەر من بوومە ڕۆژانەم ئیشم کردا چیم کردا بوو ینی ژینگە پارێز سەرەوەی ینی تۆ بێنیتە بەر شەقامەکە لەم سەر تا سەر پێ ماڵیت و شەقامەکەی وە پێسکێتەوە بەڕاستی ئەمە ینی ناکری بەم جۆرە بەڕۆ یعنی من ئێستا ئەمڕۆ ئێستا ئێمە لە مای دوان کە قساکەین بۆ منە ئەگەر خەمێ نەخورێ ئەم ڕەگی گولێ وەکو عەنبەندا لە بنەکەم قسەی باسەکەم بەردەوامە بێ یعنی ژینگە پارێز ئەرکیەکی قورسی هەیە بەڕاستی یعنی ئەرکێکی زیاد لە حەق باشە ئەرکی ژینگە پارێزەکان وەکو چالاکانی باری ژینگە چییە لە وەرگرتنەوەی ماف لە دروستکردنی فشار بۆم کارمەندانی ژینگە پارێز وڵی قوربانگیانەوەکو تایبەتمەندی و اختصاصی من ینی قسە لەسەر بابەتم خۆزگەنە کەسێکی بەڕێز کە اختصاصی و بابەتانەیە قسەی لەسەر بابەتە کردەیە بەڵام من وەکو مرۆڤ لێ ئەڕوانم باشە ژینگە پارێز ئەبێ وەکو مرۆڤ سێری کرێ یعنی ئێمە بە کەسی خۆمان بزانین بە دۆستی خۆمان بزانین ئەوە بزانین کە پێنجمان معاشی وەرنەگەێتەوە کاتێکات و ئیشەکەش بۆ ئێمە ئەکات ڕێزی لەگەری هەر ئەوەنە زۆر باشە کاگاگرین کاک بکرد من دەمێت دوایین قسە لە جەنابەت وەرگرم ئەگەر تاکەی ئەم شایستە داراییانتان بۆ سەرف نەکەن ئێوەی تر ڕەنگە توانێ ئەوەتان نەبێت کە کرێکارەکانتان ڕازیکەن و شارخاوێنکەنەوە ئەمە بۆ معلوماتی بەڕێزان و هەموو لایەک ئێمە هەفتەی پێش و کارمەندەکانمان ئاگاداریان کردنەوە وتیان ئیسا ئەگەر ئەم مانگە موچەمان لە کاتی خۆدا نەدەنێ بێتر توانای کارمەندەمەوە لە بەرەوەی مەسئول ڕاکەین بەلای چکە کاریشی کاکەین هەرە نییە کابرا مەسەڵەن کرێچیە هەرزارە ماڵ و مناڵی هەیە چەندی مانگە بێ مەعاشەکەیان بنێ ئێمە وەکو کۆمپانیای شکار بەڕێز خاوەنی کۆمپانیا کە ناویشی بەرە احتیادی کاک شۆڕشی بەڕێزە بە توانای خۆی و بە قەرزکردنی بێ بەشت فرۆشتی ماڵی مڵکی خۆی بێ فرۆشۆتی پارەی ئەم دووسێ مانگەی داوە باشە ئیسا ئەم مانگەوە ئەمڕۆز بەیانی چواردەی مانگە تا ئیسا موچەی مانگی یەکمان نەداوە بەسەراحەت ئەوە مانگی دووشیەتە سەر
لەوانی ئەو پەرەکەی و پەرەکەی کارمەندەکانی ئەمە زۆر زۆر تەحملکە لەوانی هەفتەیەکی کە تحمل بکەن ئەم کارش بەم شێوێ ناڕوە حتمما ئەو لە کارەوەسێ کە و لە کاروەسا ئێمەش لە کاروەساوین ڕەنگە بەهێزترین فشاریش کۆمپانیاکەیەوە بێت چکە ناوەندی شاری لەسەرە بەڵێ ئێمە لەبەر چی نایوەسێنین سا کۆمپانەکانێکی کە وەسانیان تقریبان ئەو شارە و تەسیلەی نەبوو زۆر زۆر لەوەی لە کۆڵانەکان بوو بەڵام ئێرە ئەگەر ئێمە بیوەسێنین بڕوات بێ ینی هەموو خەڵکەکەیەتە سەرخەت هەتا گەشتیارەکانی ژێنە سەرخەت ئێمە ڕۆژی وایە گەشتیارە بە ڕێزەکان کێن ئەلێرەکە جادەکە کارگوزارەکان جادەکە ئەشۆرن ژینگە پارێزەکان خۆیان ئەڵێن ماشەڵڵا ئەم شارە کە جوانە ئەڵێ لە بەخاشە شیوامان نەبینەوە ئێمە هەموو ڕۆژی ئەم شەقام بپشۆرێ گەشتیاری وایە بە 2 هەفتە لێرە بێنێتەوە هەموو ڕۆژێ لێرەیە باشە پەیامتان بۆ با بڵێن لایەنی بە تایبەتی سیاسی لێرە یەکێتی نیشتیمانی کە بەڕێز پاڤڵ تاڵەبانی لەگەڵتانە دانیشێ پەیامتان بۆ حکوومەت بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی دارایی و شارەوانی چییە لەبەری با نەکەون ئەوەی کە ناچار بن کرێکارەکان واز لە کارکردن بێنن من پێشەکی وەکو خۆم کە دانیشتوی شاری سلێمانیم و کوردێکی ناو کوردستانم بەڵام خەڵکی شاری سلێمانیم بیسا بەرپرسیاتێکم لەسەر لە ناوەندی شارە بۆ پاکوخاوێنی ناو شارەکەی خۆم لەم منبەرەی جەنابتانەوە داوای لە بەڕێز بەڤڵ تاڵەبانی یەکەم بە سوودترین کات بێتە سەرخەت ئەگەر کارێکی کردووە لە شایستەدارەیەکانی ناو حیزبیش دەریکا بۆمان پارەی کۆمپانیای پاکەرۆکان سەرف بکە ئەگەر بە شێوەیەکی کاتیشمان ناتێ و دوایی کە وەرگیرا لێمان وەرگنەوەانێ بۆی کارەکان نەوەزیا و شارە تووشێم کاریسێ نەبێ ڕژای لێکم لێرە لەم منبەرەی جەنابتانەوە ڕژای لێکم هەتا زۆ بێنە سەرخەت جەنابی پارێزگار سەرۆکی شارەوانی سلێمانی ئەنی ئەرکی ئەمە ئەرکی سەرۆکی شارەوانی سلێمانیە هەستێ بچێ لە وەزارەتە لە هەولێرە بڕوات بگەڕێ بە دۆ ئەم کارانەیە بۆ کارەکانی سلێمانی دواکەوێت ئێمە کۆمپانیایە کە کۆمپانیای پاکەرەوەکان سلێمانی و هەولێر و دووەک بە یەکتان دەرهەمی وەریگرتووە باشە پێت وایە بۆچی دوایەکە سزای سلێمانی هەدەن وەڵاهی ئەوەیان من وەکو ڕێیەکی شخصی خۆمەوە بۆ یەشم بڵێ بۆ لە هەولێر ئەوان پارەی خۆیان وەرو بۆ ئێمە وەری ناگرین سەبەب چییە بۆ یعنی معقولە کتابێک شایستەدارەیەکی کۆمپانیایەکی سلێمانی لە یەکی یەکەوە کە ئێمە وەرمان گرتووە ئەم تەندەرە تا ئیسا نەهاتۆتەوە سەرای ئەوە کە خەتێکی زۆری شارەکەدین کە پارەی تەندەرەکانیش نیوانی و کەمی کردەوە کارەکانی لەسەرمان زیای کردووە هەموو ئاشکرایە ئەم شارەی ئێمە و هەموو شارەکانی کەش ڕۆژ بەڕۆژ بەرەو زیا ئەڕوا بەرەو کەم ناڕوە لە زیادی شایستەدارەکان زیاد کە بالعکس لە شاری سلێمانە کەمی کردووە پێیان ناکێشا زیاتر ئەرکەکان قورس دەبێ زۆر باش لە ئەخیریشە چێ زەریبەکەیەدا خەڵکی ئەم شارە ئەم ژینکە جوانە ئەم شارە جوانە بۆ وای لێها بۆ ئێمەز بە خۆمانکەین کە بێخاوەنین ئیسا حالیان من خۆم بە بێخاوە نەزانم لەم شارە بەیانیان کە هێم گریانم بۆ حاڵی خۆم و کارمەندەکانم هەیە لەبەرەوەی حەجەلەکەی فریان ناکەوی یەکێک معقولە لە شاری جیکەوە بێت ئێرە دەستکا بۆ خۆی مەطعمی داناوە عەرەبانەی داناوە سفرەی داناوە ئەفرۆشێ و ئەڕوا ئەتە خۆڵ و خاشاکەی بێ من کۆیکەمەوە ئەم کارمەندانە کۆیکەنەوە کە لە پشمەوە ساون ئەمانەی ئەمە ڕۆوە سێ وەجبەیانە چواری باری دەرەچن ئەمە وەجبەیەک یەنەوە 11 نیۆڕۆ نانەخۆن یەکی نیۆڕۆ 2 نیۆڕۆ دەرەچنەوە چواری ئێوارە ڕۆنەوە ئێوارە نانەخۆن هەم شەشی حوتی ئێوارە دەرەچنەوە بۆ 12 شەو ئی باشە ئەمە ئەگەر موچەکەشی پێ نەدەی ئەگەر حەقی خۆشی نەدەیتێ ئەگەر ڕیزیشی لێ نەگیرێ ئەی باشە بۆ زۆر باشە کاک بکرد من سپاس دەکەم تاخیرمان کردنیەوە هەمووتان ماندوون بەڵام ئێمەژەوە لێتر ماندوومانکردن زۆر سپاستان دەکەین کاگاگری من زۆر سپاس دەکەم لەوەی کە میوانمان بوون زۆر سپاس دەستان خۆش بێت بەڵاش زان و خۆشەویستان بەم شێوازە هاتینە کۆتایی دیداری شەقامی ئەم جارەمان تا هەفتەی داهاتوو پێتان شاد دەبینەوە سپاس بۆ بینەریتان ماڵتانەوە دەستان خۆش بکای زۆر سپاس کاگاگری